سۆمای چاوان بە بەردەوامی لە یارمەتیدانی منداڵانی بێباوکە ساڵانە کار و پرۆژەی دەبێت و مانگانەش لە کاتی خۆیدا موچەکان دابەش دەکاتن. نزیکەی 600 منداڵی بێباوک لێرکانە موچەیان هەیە کە مانگانە سەری مانگان بەبێ دواکەوتن لە کاتی خۆی موچەکان دابەش دەکرێتن. لەگەڵ ئەوەشدا ساڵانە یارمەتیان دەدرێتن لە جلوبەرێک، لە ئەرزاق، لە گۆشت، لە نەوت. پرۆژەکانی بەردەوامە بە زیاتر تیشک دەخەینە سەر ئەو چاڵاچێ ئەوڕۆ کە بەڕاستی چاڵاچێکی زۆر گەورەیە کە توانیتیان 1350 منداڵی بێباوک بۆ کردنەوەی قوتابخانەکان جلوبەرگ و قتاسەیان بۆ دابین بکەن. سپاس خدای گەورە دەکەم کە ئەنگۆ تەلەفۆنتان لۆم کرد زۆر درم خۆش بوو. یعنی وەم زانی دەچنە عەزێ کە ئەوە تەنیا یارمەتیتان زۆر گەورەیەوە خەڵاتە چی لای خۆی گەورەیە. باشە ئەمە چەندێک پێداویستەکان لە بۆ ئێوە پڕ دەکاتەوە، چەندێک خەمی ئەوە بوو کە لەگەڵ دەستپێکی قوتابخانە جلوبەرگ بۆ منداڵەکان دابین پێ. وەڵڵاهی زۆر پڕی کردەوە. ئەو شۆکار لە خەن خۆشیان نێژم کردیە هەردوو عام کردێلۆتە. خوا پادەستام داتەوە. ئەرێ وەڵڵاهی درم ئەوەندە خۆش زۆر پێ دەکەنی. منداڵەکەم خەنی بۆ هەر تامات بێ. دەستم لە قەمیسی دادەی گۆ 15000 گوتم وەڵڵا زۆرە. وەچ ئەنگۆ تەلەفۆنتانە کرد درم زۆر خۆش بووە. سپاس ئامین لەگەر ئەم گۆشت خوا پاداشتام داتو لە دنیا و لە قیامەت. خوای گەورە سەرکەوتوتان کە ئینشاءالله. چەند منداڵی بێباوکت هەیە و چەندیان دەچنە قوتابخانە و ئەمڕۆ چەند جلوبەرگت وەرگرت لە سۆمای چاوان؟ بەڵێ 5 منداڵم هەیە، چواریان ئی قوتابخانەنە، دەست و چاویان خۆشببی جلی هەر چواریان دامێ تەڵەبەکان. خوا خێریان بنووسی خوا پاداشی بە خێریان بداتەوە. سە دڵخۆشی لە بۆ هەر چار تەڵەبەکەت جلوبەرگت بردووە؟ ئەلحەمدوللا دەستیان خۆشببیتن، خوا پاداشی بە خێریان بداتەوە. خوا سەلامەتکە. جا لەگەڵ خۆتی ناون بۆی قیاسەکان هەڵە نەبن ڕێک بە بەری منداڵەکانت بێت؟ ناوڵای نەمهینانە بەس قیاسەکانیان بە خۆم دەمزانی لۆم هەرگرتە. زۆر باشە. بۆ تۆ زۆر نەبوو ئەگە بچێ بازار لۆ هەر چاریان جلوبەرگ بکڕی؟ بەری وەڵا زۆر واتە ئێستا لۆم نەکڕی بوو. خەمیەوەت بووە؟ زۆریش خەم بوو ئەلحەمدوللا دونێ شەوێ تەلەفۆنیان کرد زۆر درم خۆش بوو. زۆر دلت خۆش بوو؟ ئەلحەمدوللا ئەو شتە لە خۆشیان خەوم نەکردێ وەڵا لە هەفتی بەیانیەوە لێرەمە. خوا سەلامەتکە. یعنی ئەوەندە دڵت خۆش بوو؟ ئەلحەمدوللا وەڵا خوا پاداشی بە خێریان بداتەوە. سەلامەت بی دەست. ئینشاءالله منداڵەکانیش سەرکەوتوو دەبن. سەلامەت بی دەست خۆش بی ئامانەتی خوای بی خوا خێری توش بنووسی. زۆر دەستخۆشی لە سۆمای چاوان دەکەین کە ئەو دابەشکردنەی بەمەودا ئێمە مندار بێ پاڵکی خوا خێری بنووسێ و کە ئەوانەی بەمەدا بەڕاستی دەزای خێرخوازیەکی گەلە باشن و ئەوانەی بەمەدا ئێستا خۆ ئەمە ئەوانەی بەمەنەدا دەبا ئێمە بچین بایی 15-20 بەس دەفتەر و شت بکڕین کەەوە ئەوانەی بەمەدا زۆر دەستخۆشیان لێ دەکەین. دەستخۆشی لە سۆمای چاوان دەکەم. پێستی ئینەکتەبیان لێرکوانە تەوزع کرد و خۆیان ئەزێدا و خێرخوازەکان خۆیان ئەزێدا و پاران نما و دەستخۆشیان لێ دەکەم سپاسیان دەکەم. دەستخۆشی بۆ سۆمای چاوان دەکەم کە وایان کرد ئێمە ئەم جلوبەرگانە وەربگرێنە وچین بۆ مەکتەب تاکوی ئەمەشت جوانمان بوو لە دەست بێتنەوە چاومە لە دەستی هاوڕەکانمان نەبێت و تاکوی ئێمە تەماشای ئیوام کردین نەکەی مەشتی کەونەمان لەلابێ. پسیانی دڵت خۆشە ئەو جلوبەرگانت هەڵبژاردووە؟ زیاد بدرم زۆر خۆشە. زۆر باشە. لەگەڵ دەستپێکردنەوەی قوتابخانە خەمی ئەوە بوو کە جلی نوێ بکڕی لە بازار؟ بەڵێ خەمیەوە بوو. ئێستا ئەو خەمەت نەما؟ بەڵێ. دەست خۆش بێ. جگە لە جلوبەرگ جانتا و قرتاسیشان پێدان؟ بەڵێ.